ئەمڕۆژ زانکۆیەکی زۆر خۆشەویست لە لامان میوانن زانکۆی سلەیمانی بۆ نێو بەکارێنرێ سوراو سوراو سعری بانزین بانزین یەکێکە لە پێنجوشەکە پڕەی بۆ لێیرێ لەژێر پردەکە زۆرە کەناری نا لەژێر پردەکە زۆرە جاڵجاڵۆکە چەند پێی هەیە؟ یەک دوو سێ نامانزی خەونامە نەیگریتەوە لە حینی نەزعی ڕۆحە ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە مەحنەتخانە دەرچوو لە چاوم دێچیاو تەجروبە بورهاو نەجات تۆش بۆ چی چیاو